ڕەمسیسی دووەم یەکەم فیرعەونی میسری کە خاوەنی پاسپۆرت بووە. ڕەمسیسی دووەم گۆڕەکەی لە ساڵی 1881 دۆزرایەوە و دواتر گواسترایەوە بۆ مۆزەخانەی میسر لە قاهیرە. لە ساڵی 1976 زاناکانی شوێنەوارناسی تێبینی دەرکەوتنی جۆرێک لە کەڕوویان کرد لەسەر مۆمیای فیرعەونەکە. بۆیە بۆ چارەسەرکردنی پێویست بوو بنێردرێتە وڵاتی فەڕەنسا پێش ئەوەی بگاتە تەواوی لەشی. بەهۆی یاساکانی فەڕەنساوە هەر کەسێک زیند و بێت یا مردوو بچێتە ئەو وڵاتە ئەبێت پاسپۆرت و ڕێپێدانی هەبێت. بۆیە حکوومەتی میسر وەک وڵاتێکی میسری پاسپۆرتیان بۆ مۆمیای فیرعەونەکە دەرکرد. پاسپۆرتەکە بە ناوی ڕەمسیسی دووەم و بە سیفەتی پاشای پێشووی میسر دەرکرا کە لە ساڵی 1330 پێش زاین لەدایک بووە، بەڵام بەهۆی ئەوەی شوێن و ڕۆژی لەدایک بوونی نەزانراوە بۆیە لە پاسپۆرتەکەی نەنووسراوە. لە مانگی نوێی ساڵی 1976 ئەو فڕۆکەی کە مۆمیای فیرعەونەکەی میسری تیابوو لە فڕۆکەخانەی لۆبەرجێ لە فەڕەنسا نیشتەوە. هاوشێوەی پاشا و سەرۆکەکان بە شێوەیەکی فەرمی و شایستە پێشوازی لەکرا. هەروەها سەربازە فەڕەنسیەکان لە فڕۆکەخانە سرودی نیشتمانی میسریان لێدا بە ئامادەبوونی سەرۆکی فەڕەنسی ئەو کات فرانسوا میتران. ئەمەش بووە ڕووداوێکی سەرنجڕاکێش لە میدیاکاندا.